ساختەکارێکی تاپۆ و سەنەدی خان و مامەڵەی فەرمی دەستگیر دەکرێت. ئەوێ ساڵێ ئەمە شاگر بوو لە بەنزینخانە چێوم لە لای قەزاشێکە ئەمە لەگە ئەو سەعە بەنزینخانە گیرا. بەرەنگاربوونەوە دژی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر بەردەوامە. پەرلەمانیش یاساکە هەموار دەکاتەوە. یەکەم جار بووژی هینام لە دهۆک دەڕۆشتمە بۆ سلێمانی بۆ ماڵی خۆم لە ڕێکاوە کێشام و لە کۆیەش گیرام. یەکێک لە برگەکانی ئەم یاسایە و لەو مادانەی ئەم پرۆژەیەدا ئەوەیە کە دەبێت ئێمە لە پارێزگاکان لە شارەکان سنتەری ڕاهێنانەوە و شیانەوەی ئەم کەسانە هەبێکە ئاڵدۆ بنە. لەگەڵ کۆمەڵێک میوان ئەم کەیسانە گفتوگۆ دەکەین لە کورسان بوشال لە پرۆگرامی تاوان و سزا. بەڵێ سڵاو و ڕێزی ستافی پرۆگرامی تاوان و سزاتان پێڕا دەگەینم من بژار دیلانم. وەکو هەموو جارێکیش میوانەکانمان پێکاتون لە دادوەر بەڕێز دەشتی محەممەد. هەروەها دکتۆر جەلال ئەحمەد کۆمەڵناس لەگەڵ بەڕێز دکتۆر عیماد فەتاح پسپۆڕ یاسای سزادان بەخێر. با سەیری ئەو ڤیدیۆ بکەین کەیسیەکەم اینجا گفتووە لەسەر دەکەین فەرموو. ئەوان نەفەرێک بوو 8 دەفتەرەمێن لەکەن 8 دەفتەری لەکەن تقریبان خلاصە 2 ساڵە پارێمای لەکەن پشتی ئەو 2 ساڵە خلاصە مەزان نەفەرێکی دیکە هێنا هات چۆ ئەوێ دیکە هاتەکە چۆ خلاص کن خارێ من چۆبەکن خارێ من ئەو لەگە خۆینە گوتی ئەوانە خلاصە گوتیان عەردەجانەیە گوتی لە باتی پارەی بەتەمانە بدە لەمە ئەمەش گوتی ئەمە عەردەکەی وەرناگرین با بچنە عەردەکەی عەرزکەن و بفرۆشن ئەو زەڵە پەدە پارەی بدەن. عەرزەکانی ئەو کردە خلاص مەزای ئەمە عەرز کرد عەرزەکە لە هەولێری نووسێ لە هەولێرینی عەرز کردە لە خلاصە ڕەفیقێک شەمە بوو لە لای خەریفانە گوتی حاجی ئەمە گوتی حاجی عەرزە چایپە ئەو ناوعی خلاص ئەگەر مشتەرەکە بێرۆمە بفرۆشە پارەی مێلەکردن دەکەن ئەو کابرایی وەڵا گوتی هەکە عەرزەکەی باش بێ خلاصە گوتی ئەمەندی هەگرمەوە هاتە هەولێرێ خلاص چۆ عەرزەکەی لە خۆ پرسی گوتی دابێتن خلاص گوت لێ کڕم عەرزەکەی بەس گوتی ئێستا بازاڕشکای بۆ گوتی لە دەفتەرە پتر ناهێنی المهم گوتم ئامادە بووینە سەحەب لە خۆرە پێک وەرەتەگە تاخیرە خلاصە حاجی هات گوتی ئەو عەردانە خلاصە ئەو عەردە خلاص گوتی تەزویرە پێشتر ئەوێ ساڵێ ئەمە شاگر بوو لە بەنزینخانە چێوم لە لای قەزاشێکە ئەمە لەگە ئەو سەحە بەنزینخانە گیرام بە بەنزینخانە چەند قەزیە بوون نایە من کە تەموو قەزیە تاخیرش هەموو قەزیای ئیفراز بوو. بەڵێ ئازیزان لێکۆڵەری ئەو کەیسەمان لەگەڵ نەقیب هۆشیار قاهر بەخێر بێت. ئەمانە چۆن دەستگیرکران؟ سەبارەت بە تۆمەتبار دوای ئەوەی بۆ تۆمەتبارە کە وەکو خۆتان بیتان لەگەڵ ڤیدیۆیەکە دوای ئەوەی کە هاوڵاتیە کاتە نووسنگەکەمان داواکاری هێنابوو داوای سکاڵای دەکرد و لەبەرەوەی کە تاوانێکی ساختەکاری دەرحەقی ئەنجام درراوە ئێمەش دوای ئەوەی کە داواکاریەکەمان لێوەگرت و تەکانیمان وەگرت خسمانە بەردەم بەڕێزدادوەری لێکۆڵینەوە و پاشان بڕیاری بەڕێزدادوەری لێکۆڵینەوەمان وەگرت وەکو کاری پیشەیانی خۆمان بە دوواداچوونمان بۆ وتەکانی کرد و چونکە هەر هاوڵاتیەک دیێت کە سکاڵامان لە تۆماردەکە سەرەتا ئێمە بە دوواداچوونی پیشەیانی خۆمان دەکەین بۆ ئەوی بزانین تا چەند قسەکانی لە ڕووی یاساییەوە ڕاستن دوای ئەوەی کە بۆمان سەڵمێنرا فعلەن تاوانی بەرامبەری ئەنجام درا و تاوانی ساختەکاری و بڕیاری بەڕێزدادوەری لێکۆڵینەوەمان وەرگرت بە پێی مادەی 1970 و ئەو کەسەشی بۆمان دەستنیشان کرد ناوەکەی پێدان و زانیاری تەواوی پێدان کە لە شوێن دەرێ هاتچۆ دەکاتن و توانیمان مەفرەزەیەکی تۆکمە پێک بینین لە پلانێکی تۆکمەدا و توانیمان لە کاتێکی دیاریکرا و تۆمەتباردا دەژیر بکەین و وتەکانی وەگرین تەسبیل بە بەڕێزدادوەری لێکۆڵینەوە سەبارەت بەو کەیسەکانی تاوانی ساختەکاری دەتوانین زۆربەیان زیاتر لە تۆمەتبارێکن تۆمەتبار ئەو تۆمەتبارێک کە بینیتان دیارە لەلایەن تۆمە لەگەڵ هەستاو بە بەکارهێنانی تۆمەتبارێکی دیکە کەوا بەڵگەنامەی ڕەگەزنامەی عراقی بوون و کارتی زانیاری و هەوی ئەحوال مەدەنی مەبەستم نفوسە هەموویان ساختە بوون و سەنەد و تاپۆیەکی هاوڵاتیەکی دیکە کە لە شاری هەولێر دادەنیشێ مڵکەکەی ساختە کرابوو بە ناوی ئەو تۆمەتباری دووەم بەکار هاتبوو
و توانرا خۆشببختانە پێش ئەوەی کارەکان ڕایی بکرێتن لە کاتی ئەنجامدانی تاوانەکە وەکو تەلەبیز بەدەستیانەوە بژێ و ئەنجام نەدرێت تاوانە ینی ئەو کاتێ چوونە سەری خەریکی تاوان بوو خەریکی ئەوەی بوون کە جێبەجێ بکرێن بەڵام جێبەجێ نەکرا خۆشببختانە و تەسمیل بە دادگا کراون ئێستاش تۆمەتباران هەمیان گیراون ئێستا بەڵێ ڕاگیراون بەڵێ تۆمەتباران ڕاگیراون ئێستا لەژێر لێکۆڵیندەوە کەیسەکەشان بەردەوامی هەیە سبب چیە و دیاردەیە زۆر یان ئێستا سەری هەڵدا و خەڵک باسی دەکات پێشتر باز نەدەکرا پێشتر یەکەش وەکو زۆر جارێت کە باسم کردووە تاوانی ساختەکاری هەبووە بەڵام لە ئیتارێکی دیاریکراودا ئێستا کە بە حکمی تەکنۆلۆژیا پێشکەوتووە بە حکمی ئەوەی سڕی دانیشتوان شار زیادی کردووە دانیشتوانی وڵات زیادی کردووە و ئەوەشمان لەبیر نەچێ هۆکارەکانی ئاوارەی بابرێن ئاوارەی دیکە کە داخلی ناوشار بوونە بە تایبەت ئێمە کە باز دەکەین باسی ناوشاری هەولێر دەکەین و خەڵکێکی دیکەی بیانی هاتوون و ئەو خەڵکانەی کە هاتوون مەرزنی هەمویان هەن باش بن لەوانەیە خەڵکی تۆمەتباری و تاوانکاریشان تێدا بوو دەڕەب بن ئەوانە ئەوە هۆکارێکشن لە بۆ ئەوەی بڵاوبوونەوەی ئەو تاوانە بەس خۆشببختانە بە حکمی ئەوەی برایانمان لە نهێشتنی تاوان و بەشەکانی دیکەی پۆلیس و چاوکراوانە ئەوان شەو ڕۆژان خستۆتە سەریەکتری بۆ ئەوەی ئەوان هەوڵ دەدەن تاوان بکەن ئێمەش بەجالیان نادەن و دەژگیریان دەکەن و تەسمیل بە دادگایان دەکەن زۆر سپاس بۆ سەرچاوم بەڕێزن سەرچاوم بەڵێ جەنابی دادوەر گوێمان گرت ئەوانە هەم تەزویریان کردووە هەم بەکاریشیان هێناوە خۆزگە باسی سزاکانمان بۆ بکەیت سەبارەت بەو کەیسە و بۆ پرسیارەی بەڕێزت ئەو کەیسە دەستێژێر باری تەزویریش دوو جۆرمان هەیە مادیمان هەیە معنەویمان هەیە و هەروە تەزویر دەبێ ئەرکانەکانی تێدا هەبێتن ئەو کەسەی ئەو تاوانبارەی کە ئەنجام دەدا ئەویش ئەوەیە گۆڕینی ڕاستیەکانە یعنی لەو ساختێکارێکە ئەو بەڵگەنامەیەت نووسراوە دەبێ گۆڕینی حقیقەت گۆڕینی ڕاستەکانی تێدا بکە بە مەبەستی غەش یعنی غەش بێتن بە ناشعی بەکاربیێنی و هەروها زەرەر بگەێنێتن بە بەرژەوەندی گشتی یان بەرژەوەندی تاکە کەسی ئەو سەبارەت بە تاوانبارە بە دیارکەوتکەوە لە نووسراوی فەرمی ساختەی کردیا ئەمە دوو جۆرە نووسراومان هەیە نووسراوی فەرمیمان هەیە نووسراوی نافەرمیمانە عادی هەیە کە لە بینی ئەشخاص قەرزار و قەرزدار و ئەوانەیە عادی پێ دەڵێن جۆرەکەی دی ئەوی ئەمە کە باسی لێ دەکەین محڕاتی فەرمیە ئەوەش قانونی عقوباتی عراقی ساڵی 1969 ژمارە 111 باسی کردووە و سزایەکەی لۆدانەیە کە لە مادەکانی 289 سزای لۆدانەوە کە دەگە هەتا 15 ساڵ کە دروستی کردو هەروها بەکاریشی هینایە بە پێی مادەی 298 ئەویش نەفسی عقوبەی ساختەکردنەکەیە دەکرێت دوو سزا وەربگرێ بەڵێ دەکرێت بەڵام نابی لە 25 ساڵ زیاتر بی یعنی کۆی سزایەکان نابێت لە 25 ساڵ زیاتری بەڵێ هەردووچی بەکاردێنی و لە وتەکانی ئەفسەری بەڕێز ئەفسەر بە دیار کەوت دیارە نازانم بەسەبلانەیە نەفرەتکەی بەکارهینایە ئەو نەفرەش کە بەڵگەی ڕسمیان تەزویر کردیان نەفسیشت ئەو شخصەی کە ئەویش لەگەڵی بووە ئەویش نەفسی عقوبەیوی بەس ئەو یعنی بەکاری هینایە تەزویرەکەی نەکردی طبعا زانیوتی لە گوێرەی قسەکانی کە زانیوتی ئەو بەکاری هێنایە باشە دەڵێ لە قسەکانی دەڵێ من یەکێکتر منی بەکارهێناوە ئەوە دەگۆڕێتن لە ڕێڕەوی دادگا مەسەڵەن لە مەوزوع دەگۆڕێت دەڵێ یەکێک پێی کردو بە شتا لە سەبارەت بەخۆی ناگۆڕێ لە بەرەوەی تەزویرەکە بە ئەترافی خۆی تەزویرەکەی کردیە و ئەوە دەبتا لێکۆڵنەوە لێ دەکرێتن کە یەکەچکەهانی دایە و دەبی بیسەلمێنی ئەویش نەفسی شت عقوبەی دەخوا بەڵام سەبارەت بە خودی خۆی ناگۆڕێت تاوانەکەی لەسەر زاڵە و سەرتە لەسەری دەستەکان خۆش بێت دکتۆر عیماد ئەو یاسایە ساڵی 69 وتی جنابی دادەر وتی 289 290 ساڵی 69 بەڵام ساڵی 69 ئەو کاتە تەزویر بە مساحە و بە پەتاتە و شتی و دەکرا بۆ تەمغەوە ئەو شتانە یعنی تەکنیک زۆر گۆڕە ئەو کەم و کوڕی هەیە ئەو یاسایە یان
حەزەکەم بۆ ماین باسکەیت بدایت بە ناوی خۆی گەورم پێم باشە ئاماژەیەک بە قانون حکوومەتی عێراقی بدەم کەەوە ژمارە 111 ساڵی 69 دەرچۆ کاتی خۆی عێراق دەوڵەتێکی بەقوت بوو لە ڕووی قانونەوە و عدەدی سوکانیان زۆر کەم بوو بۆیە بە دەگمەن حاڵاتی تەزویر ڕووی دەدا بەڵام ئەوم پێ باش ئاماژەی پێ بدەم یاسا دانەری عێراقی لە بابەتی یان فەستێکی تەرخان کردووە بە ناوی الجرائم المضرة بالمصلحة العامة و تاوانی تەزویری خستێتە ئەم جۆرە ناو نیشانە بەڵێ بۆ لەبەر ئەوەی ئەم جۆرە تاوانە زەرە و بەرژەوەندی گشتی دەگەینی و تاوانی تەزویری نووسراو یان سەختەکردی نووسراو 11 مادەی بۆ تەرخان کردووە لە مادە 286 تاکو مادە 297 دوو تاوانی تێدا ئاماژە کراوە یەکەمیان ساختەکردی نووسراو ئەوی تریان بەکارهێنانی نووسراوی ساختە یاسای عێراقی پێناسەشی کردووە پێناسەی تەزویرکردنی نووسراوی کردووە ئەویشکەوە دەڵێ تەغییری حەقیقەواتە گۆڕانکاری لە ڕاستیەکان کەواتە بۆ ئەوەی تاوانی تەزویر هەبێت دەبێت گۆڕانکاری لە ڕاستیەکان بێت بەڵام بە مەرجێک دەبێت جەڕایمەکە عەمدی بە قەستی غەشبی ئەگەر هاتوو تاوانەکە عەمدی نەبوو ئەو کاتە ناتوانین بڵێن تاوان ئەنجام درراوە لە پێیان کوم دەوێت بیکاتە غێر عەمدی ئەوە تەکنیکەکە دەوانێت خودی خۆی مادە 286 بە پێناسی کردووە دەڵێ بە قەستی غەش تغییر الحقيقة بقصد الغش دليل السند يان وثيقة يان هر نسراوي تر بالرجاي مادي ومعنوي ببيته هاي أوي زرر ببرجماندي قشتي بدا يان تاكا كسر ياخد احتمالي هي زرر ببرجماندي قشتي يان تاكا كسر بقى يعني مرزنية التوانك خودي خوي إلا دبي زررك بقيني بركو أجر احتمالي شهبي تاوان زررك درز بيت كواتا ليرة دا بەرپرس دەبی لە ڕووی یاسای سزادانەوە یاسای حەزم کەشتەشکەش بزانم ئەمەکو هاوڵاتیەک دەپرسم دەمێ بزانم با بڵێنەوە وەرەقەیە کە مامەڵەیەکی فەرمیە ئەگە وەرەقەکە هەموو تەزویر بکەی ئەگە بەس تەوقیعەک تەزویر بکەی ئەوە فەرقی دەبێتن لە سزادان یاسای عێراقی دوو ڕێگەی تەزویری ئاماژە پێ کردووە تەزویری مادی و تەزویری معنەوی تەزویری مادی ئەوەیە نووسراوێک دێنم وەکو مەسەرەن پاسپۆرتێک بینم بە پاسپۆرتەکە ناوەکە بگۆڕم یاخود شتێکی لێ بگۆڕم یاخود پیتێکی لێ بگۆڕم یعنی ئێستا هەزاری وایە چونکە نووسراو چەند زۆرێکە نووسراوی سیاسیمان هەیە نووسراوی قەزائیمان هەیە نووسراوی ئیداریمان هەیە نووسراوی مەدەنیمان هەیە جارەوە لە حکمی محکمە دەتوانین ساختێک تێدا ئەنجام بدرێت ئەویش چۆن بۆ نمونە محکمە حکم دەدا بە حەبس و غەرامە ئەو چ دەکە ئەو واوە دەگۆڕێ دەکا یان غەرامە لێرەدا کەواتە بە شتێکی زۆر بچووک تاوانی تەزویر ئەنجام درا بۆ ئەوەی تاوانی تەزویر هەبێتن ئێمە پێویستمان بە ئەرکانە ڕوکنی مادی ئەساسەکەی لەگەڵ ڕوکنی معنەوی چونکە ئێمە گوتمان تاوانکە خودی خۆی عەمدیە کەواتە دەبێت قەزدی عام هەبێت کەوا دەبێت بزانێت ئەو کارەکە ئەو دەیکات تاوانە و ئیرادەشی هەبێت بیکاتن خاڵی دووەم قەزدی خاسەکەش چیە عەمدیە دەبێ ئەو بزانێت کە بە قەستی غەشت ئەم جۆرە تاوانە دەکا و ئێمە لە ڕوکنی مادی هەمانە دەبێت گۆڕانکاری لە نووسراوەکە بکرێ و بێجگە لەوەش قانونی عێراقی چەند ڕێگایکی تهدید کردووە لە ڕوکنی لە ڕێگای مادی 5 حاڵەتی ئاماژە پێ کردووە یعنی جاری وهەیە دەکرێت لە ڕێگای فرتوفێڵک من ئیمزای کەسێک وەربگرم کە خودی خۆی شخصەکە نازانی ئەو ئیمزای بۆ چی کردووە وەکو جەنابی ئەفسەر باسی کرد دەرێت جاری وهەیە سەر سەنەتێکی تاپۆیە یاخود دەکرێت لەسەر عەقدێکی ئیجار یان عەقدێکی کڕین فرۆشتنی خانوو حاڵەتی ترش هەیەکەوە زۆر کارەساترە واتە تۆ پێت باشە قانونە ینی کەم و کوڕی نییە بەڵێ پێم باشە عقوبەی زیاتر لە قانونەکە دەڵێ عقوبە نەگاتە 15 ساڵ بەڵێ مدە لا تزيد على 15 سنة وكمترين عقوبة صالحة زۆر دکتۆر ئێستا من وەکو هاوڵاتێک با بڵێم مڵک و ماڵم هەیە چۆن متمانە دەگەڕێنیەوە بۆ من مثلا متمانم نەما دەترسم دەڵێم ئەو مڵک و ماڵم دەبێت چی لێ لەوانەیە چێک بچێ ناوەکەم بگۆڕێیان تاپۆیەکە بگۆڕە و بیفرۆشێ چۆن ئەو متمانەیە بدەینەوە خەڵک جارێشتر زۆر ڕاستە زۆر سپاس بێگومان تاوان یاخود بڵین تەزویر دیاردەیەکی کۆمەڵایەتیە لە ڕوانگەی کۆمەڵاسی وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی بۆ بەشێک لەناو کورد بە حکمی ئێمە لە ڕووی موسساتی فەرمیەوە بەڕاستی نوێ مێژوێکی دوور و درێژمان نییە بۆ دەکرێت بڵێن لەگەڵ فەرمی بوون زیاتر مەسلەی تەزویر سەرهەڵدەدا بۆیە
ئەگەر ئەوەی من ببیرم بێ زیاتر لە ساڵانی نەوەدەکان و خەڵک کە دەچوە ئەوروپا و چۆن نفوس دروستکە بۆ ئەو ڕێگانە دەبینی لەوێ کاتۆ بەڕاستی مێژوێک دەست پێ دەکات ئەنجا هەندێک زۆر تەزویر هەن ڕەوایەتی کۆمەڵایەتیان هەیە ینی تۆ هەندێک شت هەیە مەسەلەن لە بارودۆخێکی ناهەمواردا دەژی بەڵام چی دەتوانێت لەو بارودۆخە ناهەموارە ڕزگارد کە پەنای دەبۆیە بەر یانەوە هەندێک جار واقع تەحکوم دەکات هەندێک جار دەبینی بۆیە یاساش چاوپۆشی لەو تەحکوم و زاڵبوونە و بارودۆخە دەکات ئەوەی چێک لە هۆکارەکان لە مەسلەی ئەوەی کە بۆ نمونە تۆ لە کۆمەلگایەکدا دەژی و لێوان لێوە لە قەیران و هەست دەکەی فەراغێک هەیە لە بواری جێبەجێکردنی یاسا و خەڵکێک بە ئاسانی دێ پەنا دەباتە بەر دەست درێژیکردن بۆ مەڵکی خەڵکی دیکە زۆر هۆکاران یەک لەو هۆکارانە ئەوەیە خودی کەسەکان کەم تەرخەمن بۆ نمونە من پارچە زەویەکم هەیە ڕاستە تاپۆم هەیە بەڵام 20 ساڵ بەلای ئەو پارچە زەویەدا ناچم ینی ناچم ئەسڵەن بزانم پارچە زەویەکەم لەکوێیە ئایا ماوە نەماوە بەشێک لەوە بەڕاستی زۆر جار خەڵچێک هەیە لە وەسەط بەڵێ خەڵچێک لە وەسەطدا ئیش دەکات بۆ نمونە لە عقارات ئیش دەکات شارەزای هەموو ئەو شوێنانەیە پارچە زەویەک ئەوەندە ساڵە لە شوێنێک بەجێماوە کە ساحێبی نییە ئەنجا متمانە مەوزوعی متمانە یەکەم شت بەڕاستی متمانە بە هاوڵاتی دەستەبەر ناکرێت مؤسسات جیهازی ئەمنی یاسا تەنفیزی یاسا ئەمانە جیهازی باڵان ئەمانە دەبێت متمانە لە نێوان خەڵکدا دروست بۆیە دەمەوێت لە گاک عیماد بن کاک عیماد باشە ئەگە مۆزەفێکی حکومی دەستی هەبێ لەو ئەو سزاکەی چۆن دەبێ ئەمە لە قانون بە شێوەی عام شتێکمان هەیە بە ناوی تەقادم تەقادم خۆتی خۆی ئەوەیە بۆ منە پارچە عادێکت هەیە یان خانووەکەت هەیە پاش 15 ساڵ یان 20 ساڵ اینجا دەچی بزانین ئایا ئەو عارەت سەردانشەکەی بزانین ئایا چی بەسەر هاتووە دەچی دەبینی کەسێک خانووەکی لەسەر دروست کردووە بچێ محکەمەش داوای حەقی خۆت بکەی محکەمە گوێ لەم داوای تۆ ڕناگری چونکە مدەی بەسەر داچووە بەڵام ئەگەر خودی خۆی شخصەکە دایەوە خاوەن مافەکە ئەوە قانون ئاعتراف پێ دەکا و قراری سەردەدا واتە پێت باشە خەڵک سەردانی خانەوەکەی خۆی بکە و ئاگای لە ئەوڕاقەکان بێ هەر هیچ نەوی کاک بژار عەلاقەل بۆ نمونە دیوارێکی بۆ دروست دەکەن یان سیازێکی بۆ دروست دەکەن بەڵام ئەوها بەبێ هیچ شتێک ئەو کاتە دەچێتە ناو قاڵبی قانونی ئەوەیەکەوە ملکی خۆی و کەس ناتوانێت تعدای لێ بکات ئەو مۆزەفەی یارمەتی ئەو مافیایی داوە ئەو ئەرزانە بیفرۆشنەوە زارش عقابەکەی چۆن لێرەدا ئەو شخصە خودی خۆی دەتوانێت بە چەند جەریمەیەک سزا بدرێتن بەڵام لەبەر ئەوەی مادەکە قالبی تەزویر مادە 296 کە بەداخەوە عقوبەکەی زۆر کەمە کە دەری ئەو کەسانەی کەوا کاری تەزویر بکەن و پەیوەندیان بە دەوڵەتەوە هەیە یان فەرمانبەری دەوڵەتن لێرە عقوبەکەی حەبس و غەرامەیە بەڵێ یاخود یەکێکی لەوانە کەواتە دەتوانێت لێرەدا دادگا تەنها بە غەرامە سزای بدا بۆیە وا باشە کەوا یاسای عێراقی تعدیل بکرێت بە تایبەتی ئەو مادەیە بکرێتە عقوبەکەی بەلایکەم بکرێتە 15 ساڵ بەڵام ئەوەی من گوێم لێ مۆزەف عادەتەن عقوبەی زیاترە لە ئەوەکە بە پێی مادە 296 بەم شێوازەیە حەبس یان حەبس و غەرامە یاخود یەک لەم جۆرە سزایانە کەواتە لێرەدا لەوانەیە ئەم کەسەی تەزویرێکی کردووە پارەی زۆر یەکجار زۆری قازانج کردووە کێشە نابێت ئەگەر ساڵێکش حەبس بکرێ یان 2 ساڵ حەبس بکرێت جای خودی خۆی عقوبەی حەبسەکە نابێت لە 5 ساڵی زیاتر بێتن باشە جەنابی دادوەر ئەگەر هەمان مۆزەف تەجاوزی کرد لەسەر ئەرزێکی حکومی فرۆشتی بێتەیەکێک و ینی بزنسی تیا کرد بێت ئەوە عقوبەکەی چۆن دەبێت بەڵام ئەرزەکەی حکومت بێ باڵێن یا هاوکاری یەکەشی کردی فرۆشتی شتێکیوە بزنسێک پێ کرد بێ وەڵحاصل نفسی شت دەستە بابی تەزویر طبعا دەکا بە تەزویر فرۆشتیتی عەردەکەی حکوومەتیە مستەنە دەکات لە تاپۆی ئەو عەرزە بە سەنەدەکەی بە ناوی شارەوانیە بە ناوی دەستگایەکی حکومیە کە ئەو دەیفرۆشیتن ینی دەکات تەزویرێکی تێکردیەوە طبعا عقوبەکەی مشدداوە عقوبەکەی بەڵێ طبعا چکە ئەو لە بەڵام بۆ ئەو مۆزەفە عەرزێکی من بفرۆشتن مشدد نییە 96 دەیگرێتەوە 296 نیە دکتۆر 296 بوو نیە مەسەلەن مۆزەفەکە ئەگەر بزنسێک بکات بە ئاردی من مەسەلەن هاوڵاتیەکەم ئەگە ئارزەکەی من بفرۆشێت یەکێک یان ئاسانکاری بکە بۆ یەکێک ئارزەکەی من بفرۆشێت بۆ عقوبەکەی کەمترە لە مادەکەی وە باسی کردی عقوبەی دانێ ئەوەکەی دیکە عقوبەکەی مشددترە ئەتبار دەکرێت مولکەکەی مولکی دەوڵەتیە
لەبەروەی تەشتیدی کردێ زیاتر وێ ئەو کە عقوبەشی دانرایە هەتا 15 ساڵی لە ئەو زروفانە تەمەشای ئەو زروفانە دەکرێتن بەپێی ئەو زروفانە عقوبەکانیان دادەن. دەستەکان دکتۆر ئەمانە ناو کۆمەڵگای چەند ئەوانەی تەزویر دەکەن و پارە بە تەزویری پەیدا دەکەن؟ ئەوانە کەسانێکن کە لە ژنگێکی ناتەندروستدا پەروەردە بوون، ینی بۆ نمونە بەڕاستی خەڵکانێکن تووشی قەیرانی تایبەت دەبن، ینی زۆر جار خەڵکێکی تووشی بارودۆخێکی ناهەموار دەبێت پنا دەباتە بە ڕێگای ناشرعی بۆ ئەوەی قەیرانەکەی تێ تاوان هەیە لە شخصەتی ئەو لە بیرکردنەوەی ئەو کەسەدا فەراغێک هەیە دەبێ پڕی کاتەوە ئەنجا لێرەدا ئەگەر ڕێگای شەرعی بۆ نەگونجێ ڕێگای ناشرعی بەکاردێنێ بۆ ئەوەی کە یەکێک لەوانە بەڕاستی چاونەترسیە لە یاسا ئێمە دەزانین بەڕاستی لە کۆمەلگای تەقلیدیدا بەڕاستی یاسا وەکو پێویست جێبەجێ نابێ ئەوە کێشە گەوری یاسایە یاسای جوان و نووسرا و زۆر ڕێکوپێک و سەردەمی هەن بەڵام ئەرزیە جێبەجێبوونی یاسا و خەڵک وشیاری یاسایی نییە حەسمکردنی کێشە کۆمەڵایەتیەکان یعنی لەو کەیسەدا ئەوەی کە من گوێم لێ بوو کەسەکە کێشەی هەبووە لەگەڵ کەسەکە ویستێتی و پارچە زەوێ لە بەدیلی حەسمکردنی کێشەیەک بۆیە تەبیعەتی مشتەمە سروشتی ئەو کۆمەلگایە کێشەکان لە ڕێگەی چیەوە یەکلا دەکەوە لە ڕێی عشاعری و کەسایەتی و یا پەنابردن بۆ دادگا ئەو هوشیارە زۆر جار من لە حەقی خەڵکیش ناگرم من خەڵکم دیوە کێشەکەی زۆر یاسایی بووە بەڵام کە یاسایی بۆ حەق بوو بەڵام لە نەو مؤسسەدا دۆڕاندوێتی و من دانیشتمە بۆ خۆی ئەترافی کردو خۆزگە چوو بەم لە ڕێگە عشاعرەوە بم کرد باش کەیسەکەم نەدۆدۆڕان چونکە بۆ ئەمن ڕاستە اختصاصی من یاسانە بەس بەپێ ئەوەی کە معلوماتم ێ و تێبینی دەکەم ینی زۆر جار لە ناو یاسا و جێبەجێکردنی یاسا تەلاعوب مەجالی تەلاعوب هەیە محامیەکی زیرەک دەتوانێت بە جۆرە حەق شێواز کەیسێک ئاراستە بکات کەسێک بجوڵێنێ ئەوەیە لەو کەیسی دووەم زۆر جار کەیسی مخدراتە زۆر جار کەیس ینی یاسایەکی تر بەکاردێن بۆ ئەوەی ئاسانکار و تەلاعوبی پێدەکەن ئێستا کەیسی دووەم ئەویش کەیسی ببرە فەرموو بەنسبەت ساختەکردی نووسرا ئێمە دوو جۆرە نووسراومان هەیە نووسراوی فەرمیمان هەیە و نووسراوی عورفیمان هەیە نووسراوی ڕسمی ئەوە کەوا لە دام دەستگای دەوڵەتەوە دەردەجێت تاپۆ بێتن هەر نووسراوشکەوە لەلایەن دەوڵەتەوە بەڵام جۆرە نووسراویشترمان هەیە بێت نووسراوی عورفی یاخودە غێر ڕسمی ئەم جۆرە نووسراوە بۆ نمونە عقدێکە دەکرێت لە نێوان بایە و شاری بەڵێم ئەم جۆرە نووسراوە ناچێتە قالبی تەزویر ئللا ئەگەر هاتوو وەکو بەڵگەک بەکاری بینی لە بەردەم محکەمە یان لە بەردەم دەوڵەت لەو کاتەدا دەبێتە تەزویر و بە پێی قانونی عقوباتی عراقی سزا دەدرێتە ماوە کە زۆر گرنگە پێم وایە کە ئەگە بە عەزرە بیڵێنچکە کاتمە زۆر بەڕاستی مەسەلەی ئێستا لە کوردستان ئەو مۆدە زاڵ بووە هەموو خەڵک حاز دەکات دەوڵەمەند بێ ئەنجا خێراش دەوڵەمەند لەبەر عەزری سورعی بۆ نمونە من نمونەیەک دێنمەوە پێشووتر خەڵک ئەوەندەی بەلای وەگرنگ بوو دەوڵەمەند بێت چۆن دەوڵەمەند دەبێ ئەوەندە بەلای وەگرنگ نەبوو دەوڵەمەندە یان نە یانە زۆر جار خەڵک شانازی بۆ دەکرد من بە عارەقی نێوچاوان دەوڵەمەند ئەو شتە پیدا کردە خەڵک قیمەتی دەدایە ئەوەی فڵانە کەس چۆن دەوڵەمەند بووە ئێستا خەڵک قیمەت ناداتەوەی خەڵک قیمەت دەداتەوەی فڵانە کەس دەوڵەمەندە یان نە بۆیە مەجالەکە ئۆپنە تۆ چۆن دەوڵەمەند دەبی ئەوە لە نظریاتی کۆمەڵناسیدا عالمێک نظریەکە ئەنۆمیای اجتیماعی ئەنۆمیای کۆمەڵایەتی ئەنۆمیای کۆمەڵایەتی لاوازبوونی پێوەرە کۆمەڵایەتەکان پێشتر پێوەەر تەحاکومی دەکرد کە تۆ دەبێت چۆن دەوڵەمەندی ئەوە گرنگترە نەک دەوڵەمەندیان ئەمە بۆتە مۆد لە کوردستان خەڵک پەلەیەتی لە دەوڵەمەند بوون چۆنێتی دەوڵەمەند بوون قیەمی مادی زۆر بە سەقەتی و هاوردە بووە زۆر بە سەقەتیش لەسەر و کۆمەلگایە کار دەکات ویسم بڵێم ئەگەر کتابێک بنووسیتەوە مەسەن لەسەرەوە چۆن بە خێراترین کار دەوڵەمەند لەوانێ باشترین فرۆشی دەستەکان خۆش بە دکتۆر دەچین سەر کەیسی دووەمەویش کەیسی مادەی هۆش بەرە بە ئەو ڤیدیۆ بینین گفتوگۆ لەسەر دەکەین لەگەڵ بەرەو پێشچوونی کۆمەڵگە و تەکنەلۆژیا و ئامڕازە جیاوازەکان دۆخەکانی تاوان و تاوانکاریش گۆڕانکاریان بە خۆیانەوە بینیوە هەرێمی کوردستانیش بێبەش نەبووە لەم گۆڕانکاریانەی کە ڕوویان داوە لەم چەند ساڵی ڕابردوو یەکێک لە دۆخەکانی تاوان کە تۆمەتبارانی لەسەر دەستگیر کراون و تاوانبار بوون بازاگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەرە بەوتەی سەرچاوە نافەرمیەکان ئێستا لە هەرێمی کوردستان ڕێژەکانی بەکارهێنەران و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر زیادی کردووە و ڕۆژانە خەڵک بە تاوانی مادە هۆشبەرەکان دەستگیر دەکرێن
ئێرە گرتوخانەی ڕاگیراوانی هەولێرە. ئەم کەسا یەکێکە لە تۆمەتبارەکانی ئەم گرتوخانەیە و لەسەر زاری خۆیەوە باس لە ئالوودەبوونی خۆی و دەستگیرکردنی دەکات لەلایەن هێزە ئەمریکانەوە. پێشی 7 ساڵە لە سووریا ئەو مادە جارێک دوان بەکارم هێنا، دوای وازی لێم هێنابەوە 7 ساڵ بوو. یەکەم جار بووژی هینام لە دهۆک دەڕۆشتمە بۆ سلێمانی بۆ ماڵی خۆم لە ڕێکەوە کێشام و لە کۆیەش گیرام. یەکەم جار دەڵێم بە کەس نایێتەوە سەرڕە ئەو ڕێکە چونکە ئەو تشتانە خراپە. دووەم تشت ینی بۆ حکوومەت ئەتوانی بێ معالەجەی ئەو کەسانە بکەوەی کە لەسەر مادەی هۆجبەر دەگیرێ بۆوان نەخۆشخانێک بۆوان ببینن، چکاوەکو نەخۆشی کەوایە معتاد دەبێت کابرا ناتوانێ وازی لێبێنێ بیبنە بۆ نەخۆشخانەی نەکو سجن. ئەوەی کە ئێتە سەر ئەم ڕێکەژی هیوادارم نێتە سەر ئەم ڕێکە چونکە ڕێکەی خراپە و تشتانە کابرا محتاج دەکا، کابرا فەقیر و هەژار دەکا. هەموو ئەم تۆمەتبارانەی لەسەر بابەتی مادەی هۆشبەر دەستگیر دەکرێن بە پێی مادەی چواردەی یاسای قەلاچۆکردنی مادە هۆشبەرەکان کە دەچنە بڕگەیەک پێک هاتووە لە یاسای سزادانی عێراقی سزا دەدرێن. ئێرە پەرلەمانی کوردستانە. لێرە ئەندام پەرلەمانان و لیژنە تایبەتمەندەکان سەرقاڵی داڕشتنی پرۆژە یاسایەکی 51 مادەیین کە بە شێوەیەکی ورد و تۆکمە تەواوی دۆخەکانی تاوانی مادە هۆشبەرەکان تیایدا باس دەکرێت. لێرە لەگەڵ سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان قسە دەکەین تاوەکو چەند هێڵێکی گشتی لەم پرۆژە یاسایە بخرێتە ڕوو گرنگیەکانی بزانین. وەکو دیارکو ئەvە دوو دانیشتێت پەرلەمانی هەلسەرێ کار لەسەر پرۆژە یاسا مادە توژبەر و کارتگەرت عقلی تێتەکردن. ئەف پرۆژەش لە ئەنجومەنی وەزیران و ڕێسەی پەرلەمانی کوردستانی کردبوو. هەڵبەت گرنگیاوی پرۆژەی بۆ قۆناغا هەڤرە هەرێما کوردستانê تندێدایە ku دیاردا کێشان و ئالوودەبوون و بازرگانی پێکردن ئەڤی مادێ مەترسیدار زێدە بتە لە هەرێما کوردستانê ji ber hindê geleka giring e ev yasa ev proje yasa bêhête pesendkirin. Giringiya wê jî tindê da ku ev yasa nûke berkar متعلقة بمادة هوجبر و ياسا كجلك كفنا ياسا عراقية كل فيري الحرم كردستان أو بركارة ياسا جمارة 68 سالة 1965 جبران ديجرينجا چكيت ياسا كفندا اف ياسا نوكا بركار الحرمي چه جوازيك نكريا ناور اف كسي توجبوي و اف كسي بازرگاني پيد كد جبران دي اف ياسا جرينجا پسند بدد في ياسا نيدا دي جوازيك جلك مازن هبد نحيا شلاي سزاي جيفا كو اف كسي توجبوي سزاي ويدي كم تربن و اوي ياسا ماده جيتي ده هي حلق جيا ديتيكو حکومت هرمی مرکزی کی درست بکت و مرکز بوندی بد کوف کسی توجبوی پشتی سزای خوی کم ناف زندان دال لیف بریارا دادگی ورد کرد حالا بد بوی مرکزی اف مرکز طبیعی شلاید بسپورو نجدار آوا ده تعامل الجلی تکرم بوندی بشین ول وی کسی بکن کو جوه ایدمان جوه آلو دبونه الجلوی ما ده وجبر دیر بخن جوه پروژه سایده وینکل بردسته ما بله وەکو پاداشت وەکو مکافعە وەکو دیاری هاتیە تهدید کردن بووی کەسێ دەسەڵات و گشتیان دام دەستگای تایبەتێت ئەمنی پێ بحەسینەت خەبەری بدەتێک و باندێکە یانی تجارەتی مادەژە ئەڤەژی یا تێدا هەی و مکافعە و دیاریژی تێدا هەی بووی کەسی ئەوەی جێگای سەرنجە لە هەرێمی کوردستان و عێراقدا سنتەرێکی تایبەتمەند لەسەر بنەماکانی ستاندەردە جیهانیەکان بۆ توشبوانی مادەی هۆشبەر نییە. یەکێک لە خاڵەکانی پرۆژە یاساکەی پەرلەمانی کوردستان بریتیە لە دامەزراندنی چەند سنتەرێکی پزیشکی تایبەتمەند بۆ دووبارە گەڕانەوەی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لەسەر بنەما تەندروستیەکان بۆ ناو کۆمەڵگا. پرۆژێ لە ماوەی دوومانجی ڕابردوودا کاری جدی و چڕی لەسەر کرا بە هاوکاری و لە ڕێگەی بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان کامڕۆژ ئامادە بوو لەگەڵمان دیارە قۆناغی زۆر باش و قۆناغی کۆتاییەکانی بڕیوە ماوە تەنیا پرۆژەکە پەسەند کرێ و دەنجی لەسەر درێ ئێستا لە خوێندنەوەدایە ئەمڕۆ دووەمین ڕۆژە
کە ئێمە دووەم جارە دێن لە دانیشتنی پەرلەمان دادەنشین مادە بە مادە ئەوەی وەڵامی پێویست بوو ئەوەی ڕوونکردنەوە بوو ئێمە لەگەڵ ئەندامانی پەرلەمانی بەڕێز وەڵاممان داوەتەوە ڕوونکردنەوەی پێویستماندا و لەلایەن لیژنەی یاسایی دووە دەستەواژەکان و دووە ڕووە یاسایەکەی ڕێک دەخرێتەوە و یەکێک لە برگەکانی ئەم یاسایە و لەو مادانەی ئەم پرۆژەیەدا ئەوەیە کە دەبێت ئێمە لە پارێزگاکان لە شارەکان سنتەری ڕاهێنانەوە و شیانەوەی ئەم کەسانە هەبێت کە ئاڵدەبوونە طبعاً لەژێر حکومەکان و مادەکانی یاسایی لە دادگا و لە بەڕێوەبەرایەتی گشتی نهێشتنی تاوان ئەوانە ڕاستپار دەکرێت بۆیە ئەم لەم یاسایە بڕگەی سەرەکی ئەوەیە کە ئەم سنتەرە دروست بکرێت و ئەم سنتەرە ئینشاءڵڵا کە دروستکرا ئەم نەخۆشانەی ئاڵدەبوونە بۆی بگەڕێنەوە سەرجیانی ئاسایی خۆیان. بەکارهێنانی مادەی هۆشبەر هەم دیاردەیەکی جیهانیە و هەمیش وەک مەترسیەکی گەورە هەژمار دەکرێت لەسەر داهاتووی مرۆڤایەتی. مادە هۆشبەرەکان ڕاستەوخۆ کاریگەری نەرێنی لەسەر کەسێتی بەکارهێنەر دروست دەکات کە بە شێوەیەک کەسی بەکارهێنەر لەگەڵ دابڕانی لە کۆمەڵگەدا دوجار بە لەدەستدانی ژیان لە میاریە تاڵە دەردەچێت کە ناو دەبردرێت بە ئالوودەبوونی مادە هۆشبەرەکان. بەڵێ ئازیزان بە باشم زانێ میوانی چوارم پێشکەش بکەم ئەویش کاک سەرمەند بەرزنجیە کارگێڕ ڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژی مادەی هۆشبەر بەخێر بێت. پێشەوەی دەست پێ بکەن حەزم دەستخۆشی لە پەرلەمان بکەن کە ئەو مادەیە هەموار دەکرێتەوە یاسایە دەستیان خۆش بێ. جەنابی دادوەر ئەگەر تۆزێ باسی ئەو یاسایە پێ کە ساڵی 68 نووسراوە بە کورتی ساڵی 65 ببورە مادەی یاسای 68 ساڵی 65 بەڵێ سەرەتا بەس بە کورتی باسی مخدرات کێشەی مخدرات کێشەکە یەکێک لە ترسناکترین کێشەکانی کۆمەلگا بەڕاستی لەبەر ئەوەی دەبێتە هۆی داروخانی کۆمەلگا یعنی ئەو مادە هۆشبەرە دەبێتە هۆی مشەوەشبوون و تێکچوونی ئەو کەسەی کە ئێمە خۆمان بۆ ئامادە کردووە جەنابی دادوەر بەڵێ خۆمان بۆ ئامادە کردووە ئەو کێشەیە ینی ئەمە حازرین کاری لەسەر بکەین ئێستا خۆشبەختانە و پەرلەمان ئەو بۆ یاسایە کە ئەگەر دەستپێکێکی باشە دەستپێکە خوێندنەوە یەکەمی لۆکرایە بەس بە زووترین کات تەواو بکرێ لە ناو پرۆژە یاسایەکە هەموو یعنی شتەکانی بە تەواتی باس کردیە و هەروها چارەسەرکردنەکەشی ئەوەی کەونەکە بەس دەڵێ مادەی مخدر هەروەندە دەڵێ یان باسی کردووە بەڵێ ئەو کەونەکە ئی ساڵی 6 ئەف ساڵی 65 ژمارە 68 لە 7 مادە پێکاتوە لە یعنی لە 7 مادە پێکاتوە بەڵام لە پرۆژە یاسا نوێیەکە 51 مادەیە و هەروها لە مادە چواردە باسی مادی مخدر زیادی کردووە بزەبت مادە چاردە باسی سزایەکانی کردیە کەوا دەگاتە سزای ئەعدام سزن مؤبەدی تێدا هەیە کەونەکەش یان تازەکەش ئەوە کەونەکە کەونەکە جارێ باسکەین کەونەکە ئەوجا بۆیە ئەو کێشە ترسناکە یعنی ئەو شخصە وای لێ دێ لە ناو خەڵکی ناشیرن بی متمانەی خەڵکی لە دەست دەبێ و هەست و هەستەکانی وەک چاو گوێ هەمووی تێک دەدا لێ مشەڕی عێراقی ئەو یاسایدانەلو ئەو کات کە ئەو کات ئەو یاسایەکی تەواو بوو ئەو کات ئەو سال لەبەرەوەی یعنی کۆنتڕۆلی وەزعەکەی کردبوو یعنی سنوورەکان داخراو بوون نەک وەک ئێستا سنوور بەڕاستی کرایتەوە لە ئەو دیارە ئەو مەوادانە لە چێ دێ هەموو دیارە لە چ وڵاتێک لە دراوسەیەکان کە دێتن ئەو کاتی ئەو سنوورانە نەبوو و هەروە ئەو تەتەوڕاتەی کە ئێستا پیا بووە یعنی ئەوی گەنج و ئەو تەتەوڕات و ئەو جیانێکە بەکارە و جیانە بەکاردێنن بۆیە پێویستە زۆر پێویستە بە زووترین کات وەلو ئەمن پێم باش بکە ئەو یاسایە لە بەغدا لە ساڵی 2017 ئەوان دەستکاریان کرد و یاسایان تەشریع کردیە و لە 2017ەوە یاسا کۆنەکە بەکارنایەت ئەو یاسای بەکاردێت یعنی دەکرا ئێمە تاخیر بووین دەکرا پەرلەمانی بەڕێزیمەش ینی تەزدیقیان بکردوایە لەبەر کات لەبەرەوەی ئەوە زۆر ترسناکە ینی بکرا وەڵحاصل لە نیوەی بگەڕێتەوە ئێستاش دەستخۆشیان لێ دەکەین لەبەرەوەی ئەو
ئەو یاسا گرنگیان لە بەردەستە و هیوادارین بە هەڵبەتەوە مادی هەموو لایەک مادیبوونی پسپۆرانی یاسا و ئەمە لە پرۆگرامی هەر 6 پرۆگرامان بەس لەسەر نانە دەستخۆشی لە ئێوەش دەکەن یعنی چەند بەرنامەی زۆر لەبەرەوەی ئەوە هەندێک تاوان هەیە ینی بەڕاستی دەبی کاری لەسەر بکرێتن و بە زووتری کاتیش زۆر باز بکرێت و بەشکەم ینی ڕێی لێ بگیرێتن و لەو یاسا نوێیەکە ینی لەو پرۆژە یاسا نوێیەکەم بەڕاستی کە من خوێندیتمەوە هەموو بەشێکی تێدایە ینی لە حتا چەند لێژانی زۆر باڵای تێدایە کە استراتیژەتی ئەوەی باز دەکەن و هەروها ینی ڕقابەی تێدایە هەروها لێژنێکی باڵای تێدایە کە بەسەر پەرشتی دادوەرێکی بەڕێز لە سنفیەک دەبێت کە ئەو ماوەدانە زەبت دەکرێتن و ئیتلاف و ئەوانە هەموو لە ڕێوانەکەمەیەکی تایبەت هەبێ بۆ بەس مادەی هۆشبەر ئەوانە زۆر لێژنە دەرە حتا لە وەزارەی داخلیە لێژنیان دانایە مدیریەتیان استحتاس کردیا تەنها بەو تاوانێت چکە ئەوە تاوانێکی زۆر بەربڵاوە و هەروە لە یاسا نوێیەکە ینی 12 مادە بەس سزاکانە ینی هیچ ئەوە چ تێدا نەهێشتەوە ئەوەی بەکاری دەینی لە هەمووی مهمتر ئەوەی تێدایە ئەوەی بەکارهێنەر ئێستا لەوێندەری کلیتە نەخۆش ینی بڕیار بزەبت تۆمەتبارە لەوەکەیدی لەوێن نەخۆشە ینی مەسەحەی خاصیان لۆ بکرێتەوە دەبی ئەوانە معالجة بكري إمكانيتي دي طبعا أو بهيمة وزارة الصحة دبي أو وزاري برز وزير الصحة يعني براستي تمشى هذا كان زور هاوكار له موضوعنا يعني أكيد شو شو دكانوا دكتور عماد لە یاسا کۆنەکە و لە یاسا تازەکە باسی تەمەەن کراوە ئەگە لە ژێر هەش دەبێت چۆنە و لە سەرەوەی هەش دەبێت چۆنە ئەگەڵمان بۆ باسکەین بەڵێ پێش ئەوەی وەڵام دەمەوە کاک بژار دەمێ هەندێک معلومات بدەم بەسەبارەت بە قانونە کۆنەکە و نوێیەکە بەعام لەبەرەوەی من رسالەی دکتۆرایەکەم کە لە مسر تاواکرد هەر لەسەر مخدرات بوو بەڵێ لەسەر تەعاتی مخدرات دواتە بەکارهێنەری مادەی هۆشبەر سەبارەت بە ئاماژم بەوەیدایە کە تەجروبەی هۆڵندیشمان هەیە ئەگەر کاتەبی باسیکەم بەنسبەت قانونە کۆنەکە کەوا 65 ژمارە 68 کە تا ئێستا لە دادگاکانی کوردستان تطبیق دەکرێت و نافزە ئەم مادە چاردا کە دوو فەقەرێت تێدا یەک و دوو یەک باسی تجارەت دەکات کە عقوبەکەی زۆر قورسە و دەگاتە ئەعدام جاری وا هەیە بە تایبەت ئەوانەی کەوا مکلفن واتە ئەوانی فەرمانبەرن و ئەو کارە بکەن عقوبەکەیان دەگاتە عقوبەی ئەعدام بەڵام خاڵی دووەمیان یان نقطەی دووەمیان ئەو کەسانی کە بەکاری دێنن بۆ خۆیان ئەوە بە هەمان شێوە قانونی مخدرات بە تاوانباری داناوە کەواتە تەنها لێک حاڵەت نەبی کە بە تاوانبار داناندرێ ئەگەر هاتو تووشی ئیدمان بوو یان تەعاتی بوو بە هۆکارێک کەوا بەویستی خۆی نەبووە بۆ نمونە چۆن ئەگەر بێت و لە عملیاتێک بکرێ عملیاتێکی جراحی بکرێ پزیشێک بە پێویستی دەزانیم هێڕۆین یان مۆرفینی پێ بداتن کەم بەڵام لە پاشان خودی خۆی شخصەکە تووشی ئیدمان دەبی لەم حاڵەتەدا قانونی ساڵی 65 وەکو تاوانبار سەیری ناکە بەڵکو تەحویلی دەکات بۆ ئەوەی چارەسەر بکرێ بەڵام بە ئەسڵ وایە خودی خۆی ئەوەی بەکاری دێنی تاوانبار و سزا دەدرێ کە ئەمە خودی خۆی ڕەخنەی لێ گیراوە کە دەبوایە ئەم کەسانێکەوە ئاڵودەی مادەی هۆشبەرن وەکو نەخۆشێک سیر بکرێن چۆن من بتوانم کەسێک سزا بدەم خودی خۆی ناتوانم چاچی بکەمەوە خودی خۆی کەواتە سزن خود بریتێ لە چاکسازی ئەگەر من لە ڕووی بە خەستەخانەیەک یاخود بە پزیشکێکی دەرونی چارەسەری نەکەم ناتوانم ئەو کەسە دووبارە بخەمە ناو کۆمەڵگا بەڵام یاسا لە یاسا نوێیەکە بە هەمان شێوە هەم ئەم هەڵەیە دووبارە کردوتەوە کەوا مدمنی مادەی هۆشبەر دووبارە بە تاوانباری داناوە بەڵام دەگەرێتەوە سەر بریاری دادگا ئایا دادگا سزای بدات یاخود بینێرێت چارەسەری بکات لە خەستەخانەیە دکتۆر ئێمە هەست ناکەی ئەگە ئاها
تۆزێک بە نەرمی لەگەڵ ئەوەی بەکارهێنەر ئێمە تۆزێک نەرم بین لەگە ئەوە تەژیان ناکە بەکارهێنەر زیاتر بیتن کاک بژار ئێوە تەجربەی هۆڵندی هەبوو یاسای ئەفیۆنی هۆڵندی هەیە کە لە 2006 دەرکرا کاتی خۆی ئەوانەی کە مادەی هۆشبەریان زۆر بەکاردەهینا گەیشتە ئاستەی گەرێک زۆر بۆیە لێرەدا هەدەف لە مخدراتە بەدەستهێنانی پارەیەکی زۆر بەڕێگاچی غێر مەشروع کەواتە بۆ ئەوەی من ئەم حاڵەتە نهێنم پلانم دەبێت هەبێت پلانی دەوڵەتی هۆڵندە ئەوە بوو ئەوانەی کەەوە مادەی هۆشبەریان بەکاردەهینا حکومەتی هۆڵندی بەخۆی بەبێ مقابل بەبێ پارە پێیانیدا کەواتە لێرەدا تاجرەکان تووشی زەرپێکی زۆر بەهێز بوون کەواتە ناتوانین بڵێ بەڵام کێشەکە گەورەتر بوو لە وڵاتی هۆڵندا ئەڵمانیەکان و فەڕەنسیەکان دەهاتن ئەوان بەکاریان دەهێنن چونکە لە وڵاتەکەی خۆیان مەمنوع بوو لێرەدا هۆڵندە چی کرد وەکو کارتی نیشتیمانی خۆمان کە لە کوردستاندا هەیە کارتەکەیان بە هاوڵاتی خۆیدا و شوێنێکی بۆ دەستنیشانکردن کەەوە بۆ هەیە لەم شوێنە بەکاری بینی و هەموو جۆرە مادەی هۆشبەرش نا ئەو مادە هۆشبەرەکەەوە سووکە زەرری زۆر نییە چکە دوو جۆرە مادی هۆشبەر هەیە ڕەشە هەیە سپیە ئەو سپیەکەی پێدا بەرەبەرە وای کردکەوە نزبەی مادەی هۆشبەر لەم وڵاتە کەمتر بێتن باڵ دەستەکان خۆش بێت کاک سەرمەند ئەگە ئێمە شوێنێکی ئاوا دروستکەین بەڕای تۆ ئەوە معتادەکان زیاتر نابن و ینی تاوان وش زیاتر نابێ هەموو لە یەکشان کۆبنەوەشتیوە کاک بژار بخۆی ئێستا ئەمە لە هەرێمی کوردستان بەپێی ئەو باڵێن ئەو داتانەی کە لە بەڕێبەرایەتی گشتی بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان لە سنووری هەر بابڵین بەڕێبەراتی ئاسایشی هەولێر کە سەرپەرشتی ئاسایشی پارێزگای هەولێر و دهۆک دەکات ئەم ساڵ تا ئێستا نزیکەی 1000 کەس لە سنووری هەردوو پارێزگاکە بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون هەروەها نزیکەی 125 کیلۆغرام مادەی هۆشبەر دەستی بەسەر داگیراوە لەگەڵ نزیکەی 7000 شیت حەبی هۆشبەر ئەم ڕێژەیە با بڵێن ساڵانە ڕووی لە زیادبوون کردووە بۆ نمونە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی 2017 نزیکەی 300 کەس دەستگیر کرابوو لە کاتێکدا لە 2019 گەشتۆدە نزیکەی بەڵێ ڕێژەی تاوان بەشێکی ئەو تاوانانەی لە ماوانەی ڕابردوو حاڵەتی کوشتن ڕووی داوە دەرکەوتووە کە ئەو کەسەی تاوانەکەی ئەنجام داوە لە ژێر کاریگەری مادەی هۆشبەر بووە ئەوەی کە جەنابەت باست کرد بە حکمەوەی یاسا باڵێن ئەو یاسا بەرکاری ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت ئەو یاسایە سزاکەی جا نەکردوێتەوە با بڵێن تەنیا ئەوەیە کەسێک کە بەکاریشی دەهێنێ وەکو تاوانبار مامەڵی لەگەڵ دەکرێت کەونەکە بەڵێ ئەوەی کە ئێستا بەرکارە لە هەرێمی کوردستان بۆیە ڕێژەیەک زۆر لە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر هەن دەیانەوێت ڕێگایەک بدۆزنەوە بۆی دەستبەرداری بەکارهێنانی بن بەڵام ناتوانن خۆیان ئاشکرا بکەن لەبەرەوەی بەپێی یاسا تەنها ئەوەیە کە ئەو کەسانە دەستگیر بکرێن خۆشبەختانە ئەو پرۆژە یاسایی کە ئێستا هەیە لە بەردەمانی کوردستان ئەگەر پەسەند بکرێ ڕەنگە ڕێژەکە کەم بکاتەوە چونکە خەڵکێک هەیە دەیەوە دەستبەرداری بەکارهێنان بێ بەڵام لەبەرەوەی ناتوانێت بەپێی یاسا وازی لەبێنێ بۆیە بەردەوام دەبێ و کاریگەری لەسەر دەوروبەرەکەی لەسەر کەسانی تریش زیاد دەکات باشە حەزم دەکرد ئەو ڕێکخراوەی جنابتان لەو ماوەی کە کارت لەسەر حەزەکەم شتێکم بۆ باسی کە شانازی پێ بڵێ ئەومان کرد ئەومان کرد بۆ خۆی ڕێکخراوەکە ئێمە ڕێکخراوێکی ناحکومیە بەپێی با بڵێن مۆڵەتمان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان وەرگرتووە ئامانجی شەرەکی ڕێکخراوەکە ئێمە وشارکردنەوەی تاکە لە تاکەکانی کۆمەڵگەیە لە مەترسی بەکارهێنانی مادەی هۆشبەرەکان لە ماوەی کارکردنی ڕێکخراوەکەمان هەماهەنگیمان لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان کردووە بۆی کار ئاسانی بکەین هەڵمەتی با بڵێن وشیاری بڵاو بکەینەوە لەم چوارچێوەیەدا لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆ پەیمانگەکان لە قوتابخانەکان با بڵێن کۆڕ و سیمینارمان ئەنجامداوە هەروەها چەندین کۆبنەوەمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کردو کۆنفرانسی زانستیمان لەسەر شانیان بدەن بەوێنەوە بە فیلم کەسیان بەسەر بەڵێ بێگومان ئێمە ستافی ڕێکخراوەکەمان هەمووی کەسانی پسپۆڕ و شارەزان لەو بارە و زۆری خۆیان ببینن زۆر باشە بەڵێ و هەروەها کۆنفرانسمان بەستاوە لەسەر ئاستی پارێزگاکان بە بەشداری نوێنەری لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتەکان هەموو ئەو ڕاستپاردانەمان داوەتە ئەو جیاتانەی کە پێویست بووە ئەوەی ئێمە تێبینیمان کردووە بەڕاستی فێکتی هەبووە بێگومان کاریگەری هەبوو کاکبژار چونکە خەڵکێک هەیە بەڕاستی بەداخەوە هەتا ئێمە زۆر جار لەگەڵ مامۆستایانی ئاینی باسیشمان لەوە کردووەکە مامۆستایانی ئاینی لە ناوەندی مزگەوتەکان زۆر بایەخ بە ئەو مادانە نادەن با بڵێن باسکردن لە مەترسیەکانی ئەو مادە هۆشبەرانە نادەن لە کاتێکدا
ئەوەندەی کە تەرکیز لەسەر باڵین مەشروباتە کە بە هەسارێک کراوە تەنها لە ناحی دینەکەیەوە تا باڵین ئەو کەسێک کە بەکاری دێنێ وەکو گوناهێکە بەڵام مادەی هۆشبەر بە یاساش قەدەغە کراوە بەداخەوە مامۆستایانی ئاینی وەک کاریان لەسەر نەکرد تا ئێستا ئەوان وەکو پێویست کاریان لەسەر نەکردو دەتوانم بڵێم کارێن لەسەر کردو بەڵام وەک پێویست بایەخیان پێنەداوە ئەی ئەو یاسایە کە دەگۆڕێ ئێستا سوودی دەبێتن بەڕێکەوە ئەو یاسایە کاک بژار کۆمەڵێک خاڵی ئیجابی تێدایە بەڵام ئەوەی ئێمە کە داوامان کرد وەکو دکتۆر باسی کرد ینی ئەو کەسێک کە بەکاری دێنێ بە هەمان شێوە ڕوبەڕووی یاسا دەبێتەوە واتە دادوەر بڕیا لەسەر ماوەی مانەوەی بەندەکەی دەدات درێژکردنەوەی خاڵی ئیجابی زۆر باشتدا بەڵام ئەوەی کە ئێمە پێشبینیمان دەکرد یا خود داوامان کردەوە چەندین جاری تریش ئێمە پێشترش کە بە پێی ئەم یاسایە لیژنەی باڵای بەرەنگاربوونی مادۆشبەرەکان پێکێنراوە بە سەرۆکاتی وەزیری تەندروستی ئەو لیژنە باڵای پێشترش لە کابینەکانی پێشتریش هەبوو بەڵام با بڵێن کۆبوونەوە و بە دوواداچوونەکان وەک پێویست نەبوو جاریوە هەبوو ساڵی جارێک کۆبوونەوەیشان نەکردەوە ینی ئەمە بە قسەی ئەندامانی بۆردەکە هەڵبەتە ئێستا مەمنونیان هیوادارم بە خۆی ئێمە لە کوردستان یاسای زۆر باشمانەیە بەڵام عیبرەت لە جێبەجێکردنی یاساکەیە ئەگەر ئەم یاسایە دەربکرێ و جێبەجێ نەکرێ بۆ خۆی ئەم باڵی مادەی هۆشبەر بابەتێک کە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە ئێمە داوامان دەکرد پێشتریش ئاین لە زۆربەی وڵاتانی ژوایە سەرۆکی هەرێم یاخود سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بۆ خۆی ڕاستە و خۆ سەرۆکاتی ئەو بۆردەی بکرد بە و وەزیرە پەیوەندیدارەکان ئەندام بوونایە لە بۆردەکە نەک با بڵێن مەبەستم بچووکردنەوەی کارەکە نیە بەڵام لە ڕووی هەیبەت و لە ڕووی پێدانی دەسەڵات و لە ڕووی ئیجراعات و لە ڕووی مرکزی قەراری قووەت ئەگەر ئەوان بوونایە ڕەنگە جەنابی دادوەر بۆ ئەم یاسایانە باش بەڕێوە ناچن مەسەن لە محکەمەش زۆربەی ئەنگلەی لەوە دەکەن کە یاسایەکە جواب جێبەجێ ناکرێت خۆی هەر ئەوە حقیقەتەکە یانی کێشەمان لە یاسای نییە ئەوە یاسایەکی کامل مکەمل تەشکرە بەڵام کێشەکەمان لە جێبەجێکردنی تۆڕاستی هەمان ڕێیت تامان جێبەجێکردن ئەوەی کە جەنابیان باسی کرد ئەو لێژنێ باڵایە ئەگەر تەفعیل بوو کاری خۆی بکرد بایە و ئەو کارانەیەکی پڕاست پێدرابایە ینی زۆر شتی دەگەڕاندەوە ینی زۆر لەو تاوانە دەگەڕاندەوە بەڵام ئەم یەک تعلیقم لەسەر ئەوەی هەبوو ئەو بەنسبەت ئەوی بەکاردێنی بەکاردێنی ئالوودە بووە کە دەڵێن بەنای بەنەخۆش ئەوەی کرا لە سەبەبەکەش ئەوەیە یعنی لە مادەچی لە باشترەکە بە نەخۆش بڵێ لە مادەچی دەڵێ ئەگەر ئەو عقوبەکەی لەسەر تەنفیز ناکرێ ئەگەر ئەو مستحەیە کە دادەمەزری بۆ ئەم مەبەستا لەوێ چارەسەر بکە و هەروە ڕقابە قویدیشی لە سەدانەیە ئەو شتێکی زۆر باشە لەبەرەوەی بە من هەر شخصە کە ئالوودە بوو چارەسەر کرا دواتر بە مستحیل لە جارێککە بێتەوە سەر ئەو تاوانەی دووبارە کاتەوە لەبەرەوەی طبعاً لەبەرەوەی ئەوە دەزانی دەرئەنجامەکەی چی بووە کە چارەسەر بکرێ زۆر گرنگە چارەسەر بکرێ بێتەوە ناو کۆمەلگا و شخصە مستحیلە هیوادارم چارەسەر بکرێن و بێنەوە کۆمەلگا حەزم دەکرد دکتۆر یەک پرسیار لێ بکەم لە ناو چینێک زیاتر بڵاو دەبێتەوە ئەو مادەی هۆشبەرە بەڵێ وەکو چین بێگومان ئەوانەی کە هەژارن بۆ بەکاربردن بەڵام لە ناو چینی باڵا بۆ بازرگانی کردن بێگومان ئەنجا هەژارەکانیش ئەگەر ئەجا ئەو کەسێک کە تووشی دەبێت بەرەو هەژاری دەڕوات چووکە بۆ پارەیەکی زۆر سرف دەکە ئەوە یەک دوو بەڵام هەندێک شتەیە خۆ هەموو مادەکان وەکو یەکنین هەیە بە ئاسان دەست دەکەوێت هەبێ لە سەیدڵێک لەوانەیە بە چەند هەزارێک دەستکەوێت شروع هەیە بە چەند هەزارێک دەست دەکەوێت مەرجنی هەموو مادەکان گران بن بێگومان جەنابی حاکم کۆمەڵێک شتی باس کرد من دەمەوێت لێو دەست پێ بکەم بەڕاستی ئەو نیشانانەی کە هێنیوانی بەکاربەری مادە هۆشبەر و خوپێوەگرن مەسەلەن لاوازیە ڕنگ تێک چوونە کەم تواناییە ئەنجا هەڵوەرینی ددانە ڕزینی ددانە هەڵچووی بەردەوامی و وروژاوی بەردەوامی و دابراوی یەکێک لە سیما دیارەکان ئەمانە هەر هەموو بە نسبەت مرۆڤ پێمان دەڵێ کە کەسێک ئەو نیشانانەی تدابی کاتە مرۆڤێکی تەندروستنی کەواتە بەکەڵ ژیان نایە لە چوارچەوەی کۆمەلگا ئەو دەوروبەر و ئەو ژینگە و ئەو خێزانەی کە تێدا دەژێت بۆیە من تاییدی قسەکەی جەنابی حاکم دەکەم بەڕاستی ئەگەر کەسێک بەکاربەرێک بگاتە دۆخی چاکبوونەوە زۆر زەحمەتە جارشکە پەناباتەوە بەر ئەو ما بەکارێنانی ئەو مادەن ئەوەی دراسە کراوە لە خوار تەمەنی 27 ساڵی زیاتر خەڵک معڕەزە بۆ ئەوەی بچێتە نێو دنیای بەکاربردنی مادە هۆشبەرەکان بەڵێ
ئەوە هۆکارە تایبەتیەکان بەڵام هۆکارە خودیەکان هۆکارە تایبەتەکان ئەوەی کە پەیوەندی بە خودی ئینسان و ناخی ئینسانەوە کەمترە مەسەرەن زۆر هۆکاران لانی ئابووری مەسەرەن داڕمانی ئابووری زۆرجار بەڵام حەزم دەکرد دکتۆر بۆ گەنجێکی باس بکەی ئێستا مەسا ئەو گەنجە کە لە سەرەتای توشبوونیتی چی بکاتن باشە مهمترین شت ئەوەیە ئایان چۆن دایک و باب چۆن بزانێ ئەو گەنجە فێر بۆ بەو نیشانانە دەزانێت زۆر نیشانە هات بۆ نمونە ئەو نیشانانە کە باسم کرد بەڵام زۆر نیشانە هەند کە دەبێت و متابعی هەرزەکارێک گەنجەکەی چۆن گەنجەکە زۆر دەچێتە توالێت و نایەتە دەرەوە توالێتێکێک لەو شوێنانەی کە مخبە دەتوانێت زیاتر لەوێ دنیاچ تایبەت بخۆی دروستکە یان لە ژوورێکدا دەنیشێت و بەردەوام چێش ئەوەی بەردەوام بەتەنیا بێ ئەوەی کە بەکاری دێنێ بینینەوە آخر وێزگەل لەوەی دەدەبینن لە ماڵوێرانی لە سەرگەردانی لەوەی کە مەسەلەن لە دیمانەکان لە وڵاتان سیرکەوانێ پێیان دەڵێن مردن بڵێ هۆملێسەکان چێن ئەکسری هۆملێسەکان لە وڵاتەکان کە لەسەر شەقامەکان دەڕۆن و دەیانبینی کەوت ئەکسەر من زۆرن لە کوردستان تۆ کاری لەسەرەکەیتەوە نەگەیشتەوە یانی نایانبین لەسەر جادە و شتێشتا نەگەیشت بەخوای بەکەمی ینی بەڕێژێکی زۆر کەم ئەوانەی کوردستان کە بەکاردێنی زیاتر مادە خەفیفەکانە ئەوەکان نێوی بەقوتەکان ینی نەگەیشتە ئاستی چەند زوو نەنا چی شتێک تاخیر نییە چەند زوو پێشی لێ بگرێەوە باشترە نەگەیشتینە ئەو مادانەی کە هەمومان کە گەیشتی ئەو مادانە ناتوانین تەڕازوعی زۆر زەحمەتە و دەبێتە هۆی کوشتنی دکتۆر حەز دەکەم دۆکومنت هەمومان حەز دەکەم پێشنیازی چیە بۆ ئەو یاسەیە پێشنیازێکی ئەمن زۆر پشگیری لەو قسانەی بەڕێزان کاکسەرمەد و بەڕێز حاکم دەکەم کە باسییان لەوە کرد بەڕاستی دەبێت بازرگان و بەکاربێنەری مادەی هۆشبەر لێک جیا بکرێت زۆر سوپاس کاکسەرمان پێشنیازی تۆ چیە بۆ وڵی پێشنیاری کوردی پێشتر باسم کرد ڕۆژە یاساکە تقریبان گەیشتە خاڵی کۆتایی ئەوەی کەماوەتەوە جدولی ملحق جیان لێبێ فکرێژی جدولی ملحقەکەیە کە دیژنەی تەندروستی تێبینی هەبوو داوێتی بۆ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تر پێداچوونێ پێدا بکەن گرنگترین شت لە دوای دەرچوون یاساکە جێبەجێکردنی یاساکەی بۆی کە هاتووە کە دیژنەکە دەستەکان پەیوەنددار ینی با بڵێن ملزەم دەکا کە مانجی جارێک کۆبوونەوە بکەن هەروەها دەستگایەک بەڕاستی ینی کێشەی ئێمە لە دەرمانیشە ینی وەزارەتی تەندروستیان حکوومەت هەرێمی کوردستان هەوڵدا دەستگای بەناوەندکردنی فرۆشتنی دەرمان ینی ئەوە زۆر گرنگە هەروەها وەزارەتە وەزارەتە پەیوەندیدارەکانی تریش وەزارەتی پەروەردە ئۆقاف و ڕۆشنبیری هەوڵ بدەن ئەمانجی تەواو لەگەڵ دکتۆر ئیمات پێشنیازی تۆ چیە سەبارەت باوەی من هەندێک ملاحەزاتم هەیە سەبارەت بە پرۆژە یاسایە تقریبان هەمان ئەو یاسایەکەوە لە بەغدا هەیە هەمان ئەو یاساییە بەڵێ هەمان ئەو یاسایەکەوە هاتوۆتە پەرلەمانی کوردستان پێم باشە سزادانی تاجرەکان بازرگانی زۆر تونبی بگاتە عقوبەی ئەعدام بەڵام سەبارەت بە ئەوانێکەوە ئالوودەبووینە سزایکی قورسیان بۆ دامنرێ ئەگەر بێت و نایەوێت چارەسەر بکرێت جنابی دادۆر پێشنیازی جەنابتان وڵی نفسی پێشنیاری بەڕێزان نفسی شتە ئەو یاسایە بە زووترین کات تەصدیق بکرێ و هەموار بکرێت و هەروە زوو ئەو بەرگانێکە تێدایە ئەو لێژنانە ئەو مدیریەتانێک کە ئاماژەی پێکرایە ئەو مەسەحەیە ئەوانە هەمووی جێبەجێ بکرێتن و هەروەها توندیش بی بۆ وەزارەت سەحە بەڕاستی ئەنی ئێستا لە زۆر جێگا دەتوانی ئەو مەوەدانە بەدەست بێخی یعنی بۆ نمونە هەندە ئەوە هەیە ینی هەندە نۆڕینگەکان هەنا هەڵبەتە هیوادام یاسای دەرمانسازیش گۆڕانکاری بەسەدابێت نەویش هەندە نۆڕینگە هەیە ینی دەتوانی بەبێ ڕاچێتەی دکتۆری ئەوی یعنی بە خۆم بەسرم هاتی من نامێ ئەگەر مەجار هەوی دەڵێ خلاص دەستەکان خۆش زۆر سپاسان دەکەم سپاس بۆ برایانی پۆلیس هیوادارم ئەو یاسای بە زووترین کات هەموار بکرێتەوە و شەو تا شەڕ